سڵاوتان لێبێ بەیانی هەینیتان باش سپاستان نەکەم سەرباری ئەوەی ئەمڕۆ پشووە ڕۆژی پشودان و لە ماڵەوەمانەوەی لاانە ژمارەی زۆری ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڵام هێشتا هەر سەرباری ئەوە لەگەڵ بەرنامەکەی ئێمەیە ئەمڕۆ بەیانی بینەرە بێن جا بە هەماشۆکە بینیتان ئەمڕۆ لە هەینیدا گروپێکی میوزیک گۆرانی بێژێکی ئەڵبەت دەنگ خۆشیشمان لەگەڵا لەگەڵ هاوکارم ڕەوەند بەڵام بەرنامەکەتان سڵاو دێتەوە هەینیت باش باشتر بۆ تۆ باشتر بۆ بینەرانمان باشتر بۆ تەواوی هاوکەرانمان ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەزیزان و خۆشەویستانی کورسات خۆمان زۆر بە خۆشحاڵەزانین ئەم ڕۆژ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە بین و بەرنامەیەکی تایبەتان پێشکەشەکەین هونەرمەندێکی ئازیزمان لایەق هونەرمەند کاوەی وەسەعەلی بە بۆن و بەرامەی سلێمانی دەنگێکی تەواو سلێمانیانە و بەرهەمی سلێمانی پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەن لەگەڵ گروپێکی میوزیکی کاکە سروش کاکە ڕێوان کاک سەنگەر وە کاک داسانیش خۆی لەم شادوتەوە سڵاوتان لێبێت بەخێر بێن کاکاوە سڵاوت لێبێت و بەیانی باش بەخێر بێت بەیانیتان باش و زۆر سپاس و سپاسی واکەم بۆ ئەم داوانامەیەکە بۆ منتان ئێمە زۆر خۆشحاڵین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت هەرچەندە یەکەم جار نییە کە بێتە بەرنامە و بێتە کورسات و وەدەرکەوتنت هەبێت لە کورساتە بەڵام پێمان خۆشە هەر ناساندنەوەیەک بکەین دووبارە بیرهێنانەوەیەک بکەین بۆ بینەرەکانمان کاکاوە لەکەیەوە حەز و خولیای هونەری لە دروست بوو و لەکەیەوە دەستی کردو بە کاری هونەری بەڵێ هەڵبەتە من لە ساڵی 1973 ئەو کاتە لە قوتابخانەی سەرەتایی بووم لە قوتابخانەی بیەکەس بە سەرپەرشتی مامۆستا فەری ئیسا ئەو کاتە ئەندامی تیپی مۆسیقای سلێمانی بووم لەگەڵ مامۆستا بورهان مەسرەف ئەوانە بڵین ئەکتەرێکی بەتوانای ئەم شاری سلێمانی بوون من لە زمانی کە بڵین کە گۆرانی متووە لەگەڵ ئەوەشە شانۆگەریشم پێشکەش کردووە بە سەرپەرشتی مامۆستا ڕەوف حاجی عەلی ماستا و ئێستا خۆشبەختانە لە ژیانە ماوە هەڵبەتە و کاتە من بە بۆنەی بڵین سرودە نیشتیمانیەکان بۆنە نەتەوایانە بە سرودەکانی خوایە وەتەن ئاواکەی شاخی ڕەنگا و ڕەنگی گۆیژە کە مناڵ بوومان هێناینە دەرەوە لە حەوشەی مەکتەب ئەو سرودە نیشتیمانیانەیان پێ ئەوتین جا بەجار تەکلیفی گۆرانیشیان لێ کردین گۆرانی مەسەڵەن مامۆستا حەسەن زیرەک بووە یا مامۆستا محەممەی ماملێ زیاتر من ئەو کاتە لە مناڵیەوە ئەمە لە قۆناغی سەرەتاییەوە بەڵێ زۆر خولای مامۆستا حەمەد ساڵح دیلان بووم بەڵێ ئەمڕۆ بەرهەمی هونەرمەند مامۆستا حەمەد ساڵح دیلان ئامادەیە بەڵێ لە لیستەکەی ئەوان لیستەکەی منیشە تایەتی دووپاتکردنەوەیەکە جا بەڕێز ماشەڵڵاوە هیچە لە بواری گۆرانی بێژە یەکێک لەو کەسانی زۆر چالاکی بەڵام باسیوت کرد لە شانۆگەری شابوویت ئێستا جاروبەر تاقیەکەیتەوە شانۆگەری بەشداری ئەەکەی یانیتر ژیان مەژاری نەداوە نەوەڵا من بەس ئەو کاتانێ کە بۆ بازەکەم تا 1970 بڵین لە 1970 تا 1970 بەشداریم کرد چیرۆکی تەمسیلی پەشیمانی هەبوو ئەو کاتە بڵین چالاکی قوتابخانەکان نەبوو قوتابخانە سەرەتاییەکە تر هەر قوتابخانە و چالاکیێکی خۆی پێشکەشە کرد لە بواری گۆرانی وتن و لە بواری شانۆگەریە ئێستاش ئەو وێنە کۆنانم ماوە وەکو ئەرشیفێک لە زمنیوانە مامۆستا خالیل سەرکاری تایە خۆزە بریایە ئەو بیرم شوش بمێنایە ئەو ڕسمە کۆنانم لایە لەگەڵ مامۆستا بورهان مەسەف خۆعافریکە بەڵێ ڕەوف ئەو کاتە من دەوری سەرەکیمە بینی ناوەکان ئێستاش ئەگەر لە بیرم مابێ ئەو خۆم وەکو دەوری سەرەکی کاک ڕێبوارە بۆ ڕێبوار حاجی عەزیزی قەسابیان پێوە خۆعافریکە بەزای سعی گەوهەر بۆ یەکێکە لە کوڕە چاکەکانی ئەم شاری سلێمانیە ئێستا ژەرماوە خۆشبەختانە و تەمەندرێژی بۆ خوازم دوو برادەری کەشمان هەیە هەردووکیان برا بوون ئێستا لە خاریژن
جا زۆرێک لە هاوکارانی جەنابەت ئەوانەی کە لە بواری گۆرانی بێژیان لەگەڵ بەیانی زوو هەسانە نێوانیان باش نییە هەر دەستپێک پێش پرسیارەکە ڕەوەن من وستمتم خۆزگا بەوە دەستی پێکرد چۆنە نێوانی لەگەڵ بەیانی هەسانە ئێستا بۆ نمونە ئەم بەیانیە هەروەکو تایمی ئاسایی خوژیانی خۆت هەساوی یان لەبەر بەرنامەکەی مەوە زوو هەساوی من خۆشبەختانە هەموو بەیانیە من لە سەعات 5 بەخەبەرم ئەی ئافرین کاتەشان زوو بەڵێ شەوان زووخێ شەوانش ینی تقریبا بۆ 11 و ناوە ئەخەوم بەسەر خۆم ئەو وینەمەتیای بڵین بەیانیان زوو هەڵەسم تۆزێ ئاوی سەعاتێک ئەگەر بکرێ وەرزشەکەم مەسم ببوونی بڵین چوونە دەرەوەیە کە بۆ ئایا بۆ نان کڕی بێ بۆ شتێ بێ یەم هاتوچۆیەکەم لە خۆ مەشغوڵەکەم هەر بەبێەوەی بێ ماڵ و ناڵیش خبرەکە بۆ خۆم دانیشم چاوشتی خۆم گۆرانیشان بۆناڵی بەدەم گۆرانی ئەوان خەبەرێتەوە ئەوە زۆر گرنگە کەسی وا هەیە بەیانی زوو هەڵەسێ بەڵام هەموو ئەو ماڵە بە خەبەرەکاتەوە وەسە من براکەم وایە ئەخە کوێی چاکە هەنە جار ئەوان لەوانێت تۆ خۆی تەندروستی خۆی ئەپارێزی و ئەوێ تەندروستی ئەوان جو پارێزێ وای کاک دەستان بۆ پرسیار لەوەکەی درەنگ هەڵەسێ وڵای پێکەنی درەنگ هەڵەسی کاک دەستان بەیانیتان باش بەخێر بێن سپاسم ڕۆژ لەگەڵمانن ئەو پێکەنینە هۆکاری چی بوو بەیانی بە لەگەڵ بەڕێز هەمووی خەبەرەکەیتەوە بۆ لەو ساوە کاگڕێوان هەراوە کایتر ئەو سعاتی یەکی نیوەڕە هەڵەسێ نەفەقیر ئەڵێ دەوام ڕێگەنایە هەر ناچارە 6 هەسێ لەکوێ دەوامەکەەوە ئەمەنە زوڵەسی ئەیەخوا لە ساق لە زان کۆ دەوامەکەی لە ساق بێت کردین وەلای کاکاوە جارێ نانا جارێ خواتان ئامادە مەکەن بە گۆرانی ئەوتۆزین لای گۆرانیەکانمان لیستەکەمان ئامادەیە کاکاوە جان هونەرمەندان کە ئێستا دیار بن و هونەرمەند بن و بەرهەمیان هەبێ بەرهەمی هونەریان هەبێت کە هاوڕێی بەڕێز ببێتن چێ بوون ئەو کەسانی کە لەگەڵ تۆیە دەستیان کردو بەکاری هونەری بڵێ خۆی یەکشت هەیە گەر ئێمەگە پۆلێنە بکەین لەگەڵ بڵین سەردەمی زووە سەردەمی بڵین ناوەڕاستی هەفتاکان تا کۆتایی هەشتاکان ئەتوان بڵێم سەردەمێکی زێڕین بوو بۆ تەواوی هەموو گۆرانی بێژەکان و هەموو مۆسیقیەکان بۆ یەکەم لەبەرەوەی خۆشەویستی و یەکگرتن هەبوو لە نێوان گۆرانی بێژ و بڵین مۆسیقاکان و بەبێ بە ینی بەرامبەری ینی تمۆحێکە هەبێشتی شتانە نەبوو جا دووەم گرنگترین شت هەستی نەتەوایەتەکە زۆر زاڵ بوو ئەو کاتە هەستی نەتەوایەتی زۆر تۆغ بوو وەک لە ئێستا ئەمە دوو سێمینی با بڵێن هەستی پرسیارەتی ینی لە نێوان خودی خۆت مەسەرەن تۆ هەستەکەی کەوا تۆ هەی مەسە شتێک ئەەکەی ینی بەرپرسیارەتی خۆت دەربڕی ینی ئەمانە ئەتوانم بڵێم زۆر جیاوازی بوو من ئەتوانم بڵێم ئەو سەردەمە سەردەمی زێڕین بوو بەس بەداخۆکو ئێستا من نایبینم هۆکاری و کاڵبوونەوەی چییە؟ وەڵی وەکو ئێستا عەرزم کردی وتم ئەو دوسێ مادەم باس کرد ینی هەستی نەتەوایەتەکە هەبوو خۆشەویستی هەبوو یەکگرتن هەبوو تمۆح نەبوو ینی بڵێن ئێستا من لەگەڵ ئەم برادەرە مۆسیقی خۆشەویستانە کە ئەو کاتە ئەگەری بڵین گۆرانێکمان تۆمار کردایە ئەوان هیچ ڕەچای ئەویان لە من ناکرد مەسەڵەن بڵێم بە مادە مە بەس مادەیە بەس ئێستا ئێستا هەمووشتی بۆ بە مادە بارودۆخی ژیان تۆزە گۆڕانکاری بەسەراتۆ لایەنە مادیەکە هەر ئەبێ گرنگی پێ بدرێت بەڵام لە پاڵیشە پاڵپشتێکەش زۆر بۆ هونەرمەندان گرنگە کاکاوە ئەوەی کە بۆ نمونە ئەوان ئەگەر پاڵپشتیەکیان هەبێت ئەتوانن زۆربەی وزەی خۆیان دابنێن بۆ بواری هونەریەکە نەک ئەوەی کە بۆ نمونە لەم بوارە بگرنەوە بۆی کە فریای بژێوی ژیان بکەون ئەوەش هەیە ئێستا یعنی ئەگەر بۆ نمونە خۆت مناڵێکت هەبێ پێت بڵێ باوە ئەمە بێمە ئەم بوارە
بەم کەش و هەوای پێی ئەڵەی بەردەوام بێتە ئەم بوارەوە یان ئەڵەی نا والله بڵێم چی ینی ئەو ژەکەیتەوە سەر خۆی ئایا ئەو بڵێن ئەو قابلیەتی هەیە ئێستا ئێمە بڵین لە کاتی خۆی کە ئێمە گۆرانیمان ئەوت یا کۆڕ و کۆبنێکە بۆ باید بە زیێ بچوونایە یعنی ئەوە ینی بڵێ هەستی عشیرەتی زیاتر تۆ زێزاڵ بوو بەسەرمانە ئەیان شتێکی عیبەیە من لە بیرمێ لە ساڵی 1970 بۆ 1972 لە ئەوسا گرۆندیک هەبوو تکە 46 ئێستا لە بیرمێ کەمالی حاسعی خاوەنی تۆمارگای خێام یەک دوو مایکمان نوقسان بوو من تەمە خەڵکمە ناسیم ئەو کاتە ئەسکەری فیرار بوو ئەچوین بڵێن کۆڵانەکان ینی سەربانەکان ئاوا بوو هەمووی بەتەنی ژێکەوە توانی ئاوا بازە بایە بە سەریە مایکمان ئاوا هێناوە ینی گەیانومانە بۆ ئەو شوێنەی کە ئێمە ینی بڵین مەبەسمان بووە ینی ئاوا بە ئاسانی مایکەکە نهاتە بەردەستێ ئەبوایە ینی سەربان و سەربان لە بری ئەسکەی فیرار بووین بە زیر ڕژێمەوانێ هەتا ئەو مایکەمان گەیانێتە ئەو شوێنە ئیشەکەمان پێکرد و خۆشبەختانە ساڵی 85 چێک ملەوانە کە کاسێتێکم هەیە دەمکوڵ دەبێنە و پاییزە و نانە خێرجیز ئەو کاتە فرقەی مۆسیقای سۆزە بوو هێرش فەوزی بوو دلێری برای بووە لێر فەوزی شوانی نوری مرزا غەفور ئەوە عازف دەران بوو برادێکمان هەم مهندیس بوو ئێستا لە یادی بەخێر لە خاریج و سڵاو ڕێزمێ بووی کاک سیروان عیزەت ئەوە عازف کەمانێکی زۆر چالاک بوو ینی بەڕاستی ئەو کاتەش کە لە بڵێن ژوورێکێکە ستودیۆمان بکردایە خانوەکە تەمامەن گڵ بوو چوار دەوری ژوورەکەمان بە ئاو بە بەتانی ئەگەر ئەوەکو ستودیۆیەکمان لێ کرد نەدەنگی دەرەوە بێتە ناوە ناوچێتە دەرەوانێ ئاواویتە لاقتەی ئەم چکۆلەکان هەبوو سێ لاقتەمان ئاوای نەکرد و دامان ناو بە تەژیلێکی تکە 46 بەوە تۆمارمانە کرد لەسەرین بوو سەر بەکرە بوو بەم تواناکەمەوە بەڵام چێژی هەبوو کارەکان هەر زۆر چێژیە بوو زۆر ینی بڕوا بکەنیە ئەتوانم بڵێم گۆرانیکی ئەو سەردەمە ئەو کاتە حتا بۆ وەکو تۆمارکردن ینی ئەم جیاز و شتانە نەبوو هەر گرۆندیشی بوو ئاوا دەستی بەینەکە کرد و تاوای تر تۆماریانە کرد ئێستا کە ئەمە ئاسانکاری هاتوۆتە ئاراوە لەم بوارە ئەمە چۆنە لا دوایە ئەمە شەر چێژ بەخشە لەم کەشە ئیشکردن ئیتر ئەو سەختیانە ئەو ڕۆژگارە لە ئێستا نابینرێت تەکنەلۆژیا دنیای ئاسانکاری کردووە ئەمە لا دوایە ئەمە شەشتا هەر چێژی خۆی هەیە بۆ کارکردن بەتاچیت تۆ بڕوانە کاتی خۆی بڵین بەڕەحمە بێ مامۆستا حەسەن زیرەکەوانە قوتابخانێکی گەورن مامۆستا محەمەی مابلێ ئەو کاتە سەردەمی ئەوان وەکو من بیستی بێتم ینی تەجیروشتیش نەبووە گۆرانیە و تۆ لە دووری 1 کیلۆمەتر خەڵک گوێ لە دەنگی بووە ئەوە سەدان ینی نەبرەی دەنگیان زۆر بەقووەت بووە پێویستیان بەو شتانە نەبووە بەس ئێستا خۆشبەختانە ئەم جیازانە بڵین ئەم تەکنۆلۆژیایە کە هاتووە یعنی باشترین ئەو گۆرانەی کە تۆ بتەوێت یعنی ئەتوانێت بڵێ سەدای ئەوە نیە بڵێ وەکو سەدای باتێ یا مەسەلەن تاموشتێکی باتێت یعنی بڵێن دەنگانەوەیەکی هەبێ دەوری هەیە بڵێ سەرجان چەند دین بەرهەممان ئامادەیە لەگەڵ هاوڕێیانە بەرهەمتان ئامادە کردو بچینە بەرهەمی یەکەممان و پێشمان بڵێ بەرهەمی یەکەم چیمان پێشکەشەکە گۆرانی یەکەم شۆخی مەزەدارە یەکێکە لە گۆرانیە جوانەکانی مامۆستا حەسەن زیرەک من وەکو قوتابێکی ئەو خۆشەویستە من لێرەوانەی تر ئینشەڵا گۆرانیە تۆمارەکە زۆر خۆشحاڵم
أقوس درزي زلفت خياتم أقوس درزي زلفت خياتم روحي بجشقتي ورا ورا دوري بالتايم روحي بجشقتي أي هوا دوري بالتايم تورا 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 خانمي مزادت ورا 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 خانمي مزادر ايواي هردوك مريم مرمدم شوخي مزادر أقوس درزيم زلف دور الشيم أقوس درزيم زلف دور الشيم وي خدا نكوجي مزادرج دايما لناسيم خدا نكوجي هوا دايما لناسيم تورا 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 خانمي مزادر ورا 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 شوخي مزادر ايواي هردوك مريم والمردم شوخي مزادر وشنو مالايا خوني دعوة فيهم وشنو مالايا خوني دعوة فيهم دركو دروازي نزانم داخل وليم دركو دروازي اي هوا داخل وليم تورا 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 خانمي مزادر ورا 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 شوخي مزاد ايواي هردوك مريم والمردم شوخي دەنگت نەرزێ مامۆستا دەستی ئەوش خۆش بێت هاوڕێیان بەخێر بێتەوە وەگەڕێنم لای هاوڕێیان مایکەکەتان لایەوەیە دەستان کاک داستان گیان کاک داستان ئەو وا گۆرانی مەڵە کاک دەستان هێنا بۆ ئەوەی کە هەموو جارە زەربەکەی لەسەر دانەی کە زەربێ وایە زەربەکە چونکە پێستە دەنگەکەی خاوە بێتەوە ئەبێ زوو زوو چونکە جەوە گەشت ساردە لە دەرەوە خوا ئەبێ گەرمە زوو گەرمیکەیتەوە بۆ زەربەکەی تۆ ساردە چکە بەش دارە بەڵام جەوەکەیمە بەخوا زۆر گەرمە گەرمە ناقتان نیوە ڕاستی یەخوا دەستان خۆش بێ بێگومان گوێمان لە بەرهەمی ترتانەوە ئەبێ چۆنە ئیش و کار وەکو ئیشی هۆنەری تۆزێ دۆخەکە کاری کردو دە سەرگرفانی هاوڵاتیان وە لێ وەکو ئیش و کاری هۆنەری ئێوە لاتان وایە چۆنە کاک داستان باشە شکر خەریکی بەرهەم هەن چالاکن وڵای سۆز بخوا یعنی ئەوەی کە لە مەجالەکەیە بێت لە مەجالە هونەریەکەیە بێت باشە سپاس سپاس بخوا هاتووشوێکەیە ئەو پێکەنینە دنیای قسەیتیا بوو باسێکی ئەو دیزاینەمان بۆ بکەی و سەر قۆڵی کراسەکانتان و لەگەڵ ئەی دیزاینەکەی سروش داینا دیزاینەکەی ئەو کرد تۆچی کردووە لا شتێکی تر بوو وەسقەی ناکە کاک سەنگەر سڵاو لێ بانی باش بانی باش باز بۆ تۆ ئەم دیزاینە بەڕاستی جوانە جامانەتان هێناوە نیە قماشی جامانەیە بۆ سەر سروشتەوە
کاکسروش دەساچینە نایخۆش ئەمە تۆ شارەزایی کاکسروش لە چڕۆیەکەم دیزانێک وڵا باخۆی جواب باتەوە کاک ڕێوانگیان ببوورە ئەسا ئەگەڕێنەوە لای جەنابە کاکسروش چیت کردووە ئیشی دیزاینە چییە؟ ڕاستی ئامێرەکانمان تقریبان کوردیە و سونەتیە ئەجا ڕاستی بەرنامەکانی پێشوو زۆر جلی کوردیمانە کرد تر برادران تۆزە بێزار بوون لە جلی کوردی مەبەستە وستان جیاوازیەک و جامانە ڕەمزێکی کوردایەتی کوردی وانە ئیترمان لەگەڵ ئەو کراسای تێکەڵای کوردان دوتانە باشە ئەڵەن تۆ دیزایانی تۆ دیزاینەرت کردویت نازەمەمانە شیت کردووە کاتە ئەها ئەم دیزاینەتان بەر بۆ لای بەرگدروێ چۆنتان لەکرد ینی کراسەکان خۆی ئامادەیە سادە بوو بەڵێ بەجیا کڕیمانە جامانەمان بردو بتر بەرگ درو بۆی چاکردی کاکداسانە مالی شتەکەی ئەیود من بە پێکەنینی ئەو ئیتر دایم پێڵەن خوا لە بەرنامە هەرچێ کە پێشەکەی سەیری من نەکەی ئەردە مەشکێ شێوازی فەیسی وایە نازم کە پێ ئەەکەنە ئیتر من ئەم جارە جێگۆڕکێ بکەن ئەگەر لەو سوچەوە بێ زۆر سەیری ناکەن ئەو جێگەی من بوو بەزوتی کاکەمای کە حەزەکەم زووتر بگاتە من گۆرانی گۆرانی ئەڵێت باڵێ بەڵێ ئەی کاک ڕێوان چی بکە ئەی کاک ڕێوان چی بکە تۆ مایکەکە سڵاوتان لێبێ و بەیانتان باش بینەرانیش باش ئەڵام منیشۆ کاتە زەڕبەکەی بە عەسەکەم کێشەنی کێشت شعلە جانەکەر بۆ نەوتینەوە چەند بەرنامەیە ئەمڕۆ بەنیازە کاکداستان ئەو شوێنە دانیشت و ناچاری بەخوا و تو یانە حەزیشت لەوە بووە کە یعنی داوات کردەوە تو بە زیاتر قسەم هەیە بۆ وتن کاتەکەی زۆر گونجاوە کاکداستان فەرموو زۆربەی کات ئەوانەی کە ئامێری ڕێتمی ژەنن ئەچنە بەشی سەرەوە لەبەر ئاگادار بهین بی آخر من دەستم ئاوایە پێم وەست چۆ بێ ڕووکەمە دیوارەکە ڕوون لێەوە لێ بۆیە هاتووە تێرەوە دەی دەستان خۆش بەس خۆت ئامادەکە بۆ گۆرانەکە تۆزێکترینەوە لە باشە ئامێر لەگەڵتانە بەشارە بە ئامێر لە کۆڵی خۆتی مەکەوە دەستی خۆش بێت کاکاوەژیان دووبارە بکڕین لە تۆ دەستی خۆش بێت بەڕاستی بەرهەمێکی زۆر تایبەت وتنەوەی ئەم بەرهەم و شاکارانە دەستکاریکردن لە ئەم بەرهەمانەیە گوناح نییە هەندێک هونەرمەندمان هەیە هەندێک لە گۆرانی بێژەکان هەیە کە ئەم شاکارانە ئەڵێنەوە بەڵام دەستکاریەکەن وەڵای منە ئەوە بەڕاستی لای من کفرە یعنی تۆ گۆرانێکی ئاوا شاکارێکی جوانی ئاوا یعنی تۆ بێ بە ئارەزی خۆک وایە تۆ شعرێک برادرە شعرێکە دایەتێ بە ئارەزی خۆی بکەیتە سەر و جێلاکی شعرەکە تێک بی یعنی ئەوە جایز نیە بەلای منەوە ئەو گۆرانیە ئەوەی مامۆستا حەسەن زێک گوتوێتی بۆ ئەم جیلە بۆ جیلی دوای ئێمەش ئەوە هەرگیز هەر ئەو بۆن و بەرامی خۆی هەر هەیە و یعنی بڵێ گۆرانەیەکە یعنی مستحيل يعني بفوتێت يعني بۆ جیل و جیل ئینی خۆی هەیە دەوری خۆی هەیە کاریگەری خۆی هەیە زۆربەی کاتەم پرسیارەمان کردووە کە بۆچی بەرهەمی ئەو کات کە تۆمار کراوە بۆ توانە هونەریەکەمەوە بەڵام بەم جۆرە تاکو ئێستا هەر ئەمێنێتەوە بەڵام لە ئێستاە بەو هەموو توانە باشە هونەریەوە بەڵام ئەگەر بڵین ئەگەر گۆرانیەک زۆر بمێنێتەوە مانگێک بمێنێتەوە گۆرانی ئەو کاتە هەستێک بووە لە قوڵایی ئەو کەسەوە بووە بڵین لە قوڵایی بڵین بۆ خۆشەویستی بۆ خاک بۆ نەتەوە ئەوانە دەوری هەیە ئەمە لەلایەکی کەشەوانەیە یعنی قەت بیریان لەوە نەکردوتەوانێ مەسم بڵێ هەوڵی تا گۆرانێکی نەکە زیاتر بڵین بیری لای مادە بێ ئەوە نەبووە یعنی زیاتر ئیشەکان بڵێن خۆبەخشی بووە ینی بۆ ئەو شتی بۆ مادە نەبووە دوای ئەوەش با بڵێن ئەو سەردەما بەنسبە شعرەکانەوانێ ئەوسا شعری کلاسیکی هەبوو وەکو نالی وەکو مەحوی وەکو حەمدی شێخ نووری شێخ ساڵح تۆ دیقەت بە ئەو گۆرانەی کە ئەو سەردەمە کەوتراوە ئەو بڵێن شعری ئەو شاعران هێناوە ئەڵێی ڕێک بۆ گۆرانی وتراوە بەس ئێستا بە عەکسەوە ئێستا من بمێک ئاوازێک تەقدیم بکەم بە یارمەتی ئەم
برادرە خۆشەویستانە ئەبێ بە شاعیرەکە بڵێم گوێ لە ئاوازەکە بگرێ ئەو شعرەکەی بۆ دابڕێژێ جانە وان نەبوو هەر کە شعرەکەی نالیان هێنا ڕێک کتومت ئەو ڕێک بۆ ئەو گۆرانیە هیچ لەوانە بەڕەحمە بێ گۆناکانی کەریم کابان بەڕەحمە بێ قایر کابان ئەوان هەمووی ینی شەری کلاسیکی بوون ڕێک ینی ئەو شاعیرانە هەر بۆ وەکو بڵێ کە شعرەکەیان نووسیوە و وەکو ئاوازەکەشیان بۆ نووسی بێ بەدەسا عکس بێتەوە ئەبێت تۆ داوای لە شاعیرەکەی بکەیت ئەم ئاوازە بوونی هەیە بەپێی ئەم ئاوازە شعرێکی بۆ دابردێت بەڵێ بڵێ خۆی ئەبێ ئێستا وای لێ هاتووە بەس ئەو سەردەمەوانە بوو باش جا بە قسەکانی بەڕێستا ئەوەنەی کە من درکم پێکرد زۆر حەزت لە گۆرانیەکانی هەم مامۆستا حەسەن زیرەکە هەم لە وتنەوەشە بە هەماشە پێما بێ مامۆستا محەممەدی ماملێش لەگەڵ ئەمانە چ گۆرانی بێژێکی تر هەیە لە کۆنەکانی کورد کە حەزت لە هەم گۆرانیەکانیان بێت بەرهەمەکانی هەم لە وتنەوەشی وەڵای من بە بێگومان من لە وەکو خۆم بەڕەحمە بێ حەمە ساڵە دیلان ئێستا بەرهەمێکی ئامادەیە فەرموو گوێ ئەم مەقامە ئەمەی گۆرانی حەمە ساڵە دیلان بەسەیەکشمان هەر لەگەڵ ئین کردووە لەگەڵ مەقامەکایی لێن و ئینشاڵڵا بڵی ئێوابێ و دڵی کام بەرهەمەیەتی ئەگەر ناوەکەی بزانین من بڕێ پێوەستی بڵێ خوشحاڵی فەرموو چاوە ئەو نازدارم تیر شیرمە پرچی لول و زڵفیاڵۆن کۆتە و زەنجیرمە سجدە بردن بۆ نیگایەک کردەوە و تەفچیرمە خۆش بنی مەیخانەدایم گۆشەی تەدبیرمە شێخیە و پیر و مسنم من جوانێک پیرمە نەکە یەرگیز نەماوی گوڵ ببێتە بنينو
قرب جاركي بفولي برهم ماوية أي بوني وفاء وحدة بهجوري لقلنا كبيبو سر مزارم دامنت بقرن أقر مردم كبيبو سر مزارم دامنت بقرن أقر مردم شوبازيلي وبخاندا سركو بعيني خاندا شوبازيلي وبخاندا سركو بعيني خاندا دنيا ببي جابيتو شينا فرجتك ويني ميني شيخازا شاوشينا فرجتك ويني ميني شيخازا نمرم ددبا مدارو ناسكي سالي وصل دورا قولم يزيد لي ساعة معك دورا قولم يزيد لي ساعة معك أسكي بك بسارين أين زني أي وي 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 طولت بك مسارين ما رقت نبي زۆر سپاس دەنگت هەر خۆش دەنگت نەبزی مامۆستایەتی دەستی خۆش سپاس والله قسەکەی جەنابتە بەڕاستی شعری جاران و شعری گۆرانی جاران لیریکەکان شتێکی تر بەڵێ بڵێ پڕ بوو لە جوانی نابێ بەڕاستی با بڕۆنەوە لای کاک داستان لەگەڵێکی زەربەکەودا ئەنەی لەوێ وتیان بەرهەمت ئامادە کردووە گۆرانیت هەیە ئەوە هاوڕێیان نەڵێن شعلە هەر زۆر جوانەیڵێتەوە لا قسمت والله زوج وطن أتوانم لقالي عاصف كم بێگومان لە ئەو توانەیە گومانێک نییە
کاک داستان گوێمان لە تۆیە ئەم هەموو هاوڕێیان داوایان لێ کردوت ئەوە من و ڕەوەندە ئەمڕۆ داوات لێکەین گوێت لێ بووە پێشتر کاتەبە ئەمڕۆ گۆرانیەکە بگۆڕاگەر شع لێ وتووە لە بەرنامەیە لە بەرنامەیانەوە چووە سەحرخان بەخوا لە هیچ شوێنە نەبوو هاوڕێیان دەنگی چۆنە ناسێریکەم بەڕۆ قەنەعەتکە هەموو نەفرە لەوانەیە پوینتی حەزی لە دەنگی خۆی بێ من ئەو پوینتش حەزم لە دەنگی خۆم زۆر بەمان ئەوە ئاڵێن دەنگی چۆنە بۆ گۆرانی وتن ئەمە وەکو پاڵپشتی ئێڵە نیاوەکۆی لە کۆڵی خۆتانیەکەنەوە ئەو فەقیرەتان توش کردووە وەڵای دوای بۆ کۆ بێت فەرمو کاک دەستم بە ئەمەری بەندی بە گۆرانێک بەخوا لاتوانم چونکە بەخوا دەنگ بێژنیم یعنی ئەگەر هاتو دەنگ بێژ و مایە بووم بە گۆرانی بێژ دەفەرمو سۆڵێکمان پێشکەش چاو وتی فەرم فەرموو ئەی دەست و پەنجەت خۆش بێ زۆر زۆر سپاس دەست خۆش بێت کاک دەستم مامۆستا گیان بگەڕێن لای بەڕێزت گیان فەرمووی با باسیت لە بەرهەمەکانی خۆت بکەین چ بەرهەمێکی خۆت بەڵێ ئەمڕۆ پێشکەشیشمانەکەیت ئیشەڵڵا فەرموو ساڵی 2005 لێرە لە کورسات گۆران میلۆدێکمان تۆمار کرد بە ناوی ڕێم بەتخوا ڕێم مەگرە ئەم شاکارە یەکێکە لە شاکارە جوانەکانی کۆنی بڵێ مامۆستا عەلی مەردان یعنی ئەو کاتە تا تۆمارم نەکرد بڕاو کە مامۆستا ئەنوەر قەراخی گوێی لێ نەبوو ئەو گۆرانەیە کە من دەستم کەوت ئەو کاتە من بڵێن کە لە مەحەدی فەنی بەسڕە بوو برادێکم خاڵەکەی بڵین مۆسیقی بوو خەزەر ئەلیاسیان پێوت کابرایکی قەڵەوێ بوو عازف شمشاڵ بوو لە گۆرانەکانی یوسوف عومەر و نازم غەزالی ومانە بەشدار بوو خاڵی ئەو کوڕە بوو ئەو کوڕە زۆر ڕەفیقی من بوو لە مەحەدا بەیەکە بوو ئێتر زانی کەوا مەسەلەن خولیای وندی گۆرانی مەیۆمانە ڕۆی چاوتی وەرە کاوە حەزەکەم داوەتی من بێچین بۆ بەغا خێر وی تۆ وەرە قەچێ وەڵا کە چوین ئەوسا ئیزاع و تەلەڤیزیۆنی بەغا لە ساڵحیە بوو هەچیت بڵین گۆرانی بێژە کۆنەکانی و کاتە و ئەکتەرە بەتوانەکانی عێراقی هەمووی لەوێ بوون دیکە چوینە ئەوێ لە کافتیراکە دانیشتین تقریبا دوای دەقەیەکی تر نادیان بە شوێنمانە چوین کەس و چاوم بە کابرایەکی بڵێن قەڵەوەیەکە و خوای ئەمەم بینیوە لە تەلەڤیزیۆنە ئەمە ئینە مامۆستا خەزەر ئەلیاسە کابرایکی زۆر بەتوانا بوو تە من چاویشی نەیە بینی تەوقی لەگەڵا کردم ئەتر کە دانیشتیوەمانە ئەتر خوشکە زاکەی بڵین عیماد پێیوت وتی ئەم کوڕە لەگەڵ خۆمایە و زۆر بەتوانایە و خەڵکی سلێمانیە وتی زۆر خەڵکی سلێمانیم زۆر خۆشەوێ وتی لە زمنی ئەو گۆرانی بێژە کوردە بەتوانانە کە من کاتی خۆی ئەسم بۆ کرد بێژگە لە نازم غەزالی و یوسوف عومەر و کێوکێومانە وتی ئەسم بۆ بەڕەحمە بێ مامۆستا تایر تۆفیق کردووە ئەسم بۆ مامۆستا عەلی مەردان کردووە یعنی زۆر گۆرانی بێژەکانی باس کرد حتا زۆر معجیبی شیرین بەهارەی مامۆستا تایر تۆفیق بوو وتی ئەو مەقامە زانین وتم بەڵێ هاشم شاڵەکەی دەرێنا ئەسی لەگەڵا کرد زۆری پێخۆش بوو وتی ئەی تۆ بۆ لێرە وەرگیرایی بۆ لە تەقدیمی ئەکادمی فنون جەمیلە نەکردووە
وتمی یەکەم دەرەجەم کەم بوو دومینیشی وەرەی بەحسی نەبوو اتبا عیمادی وتی بۆی پێشنیارێکی بۆ بکە علاکوی پێشنیارەکەیان بۆ کردن با سەرتا نێشێنم دوایی هاتووتی مادەم دەرەجەی حیزبینی وتی نابێ ئەجناوتی تۆ بەتوانای بۆ شتانە زۆرم حەزە کرد جا ئەوە ئەم خوشکە زای ئەو گۆرانەی مامۆستا عەلیمەدان کە یایمی وتی کە گوێی لێ نەبووە باشە ئەمە لە یینی هەکبەکەی بڵێ خاڵیا بوو ئەجا لە دوای مامۆستا ئەنوەر قەراخی لە مژەلی وازام شاکارە بوو نۆتەکەی نووسی یەکەم بەرهەمی بەڕێزت بوو کە تۆماری بکەیت نانە لە هەشتا و پێنج من بەرهەم هەیە بەرهەمی تایبەت بە خۆت بەڵێ بەڵێ لە کاسێت باش پێشتر بە پێم وت دەنیشانم کرد ئەو بەرهەمی کە ئێستا باست لێوە کرد ڕێم بە تخوا ڕێم مەگرە ڕێم بتخوا ڕێمەگرێت 2005 لێرە تۆمارمان کرد کلیپەکەیان لە کورسات بەڵێ باش تۆ کاتە تۆمار کرا من سۆسپاسیانەکەم و دەستخۆشیان لەکەم زۆر سڵاو ڕێزمێ بۆیان کارێکی جوان ناکرد بەڕاستیەوە ئەنی بەدڵی من بووم جا شعرەکەشمان گۆڕی تەبان شعرەکە شعری کە حەمعەزیزە حەمعەزیز شاعیر هەیە بەناوبانگە و کاتی خۆی لە فرقەی بابانە بوو دوو گۆرانیشی هەبوو کاتی خۆی تر سپاسیەکەم لێرەم سڵاو ڕێزمێ بووی ئەو شعریامی و تۆمارمان کرد باشە هەرچەندە ئەمادەتان نەکردو لەگەڵ هاوڕێیانە بەڵام پێمان خۆشە جۆمان لێ بێت قیچەکە ئەنی ئەتیانی شوێنی خۆشتەوە بێ ئاسایی باش طبعا ئەمە مەقامەکەم بڵێ مەقامی نەهاوەندە ئەگەر هاوڕێیانیش بتوانن تۆزیقاعێک بەلەدی ڕێم بە تو خوارم مەگرە ڕێم بە تو خوارم مەگرە ڕوومەت گوڵی دەم شەکرە هەورێ هاوردی بەچاو دیارە بارانە و بەفرا ڕێم بە تو خوارم مەگرە ڕێم بە تو خوارم مەگرە باوەڕ بە فرۆباران بێ ڕێم بە کێژەلولی زریان بێ ڕێم بە هەر بەوامینە داگەم ڕێچەند سەخت و گران بێ ڕێم بە تو خوارم مەگرە ڕێم بە تو خوار ڕێم مەگرە زۆر خۆش بێ سپاس بۆ تۆ بەرهەمانە بێگومان بە قسەکەی جەنابەت بەرپرسیارەتی ئەوێت بەوەی کە هەر وەکو خۆی جوانیەکەی بپارێزیت دەستی جەنابەت خۆش بە دەنگت نەڕزێ کە ئەوەنە بەرپرسیاریانە بەرپرسیارەتانە بەڕێزت مامەڵاکی لەگەڵم بەرهەمە جا ئەمە لەگەڵ دەنگە خۆشەکەی بەڕێزت بەرهەمە جوانەکانی ئەم گروپە جوانە بەردەوامە بین با لەگەڵ بینەرانمان لە ئێستا وچانێکی کورت وەرگین دواتر ئەگەڕێنە وڵاتە. ای چاو چشنی بازی قفز هلوری پره
کۆماڵەتی ژەکانی نیگای جوانی دولبەرێ جوانی دولبەرێ ئەی چاو چەشنی بازی قەفەس هەڵوەریە پڕ کۆماڵەتی ژەکانی نیگای جوانی دولبەرێ جوانی دولبەرێ کوا دووچاوی ماسکوانێ دوو بڕۆی پەیواسکوانێ کوانێ زۆڵفی ڕەش کوڵمی ئاڵوگەش کوانێ زۆڵفی ڕەش کوڵمی ئاڵوگەش کوا هەیکەلی جەمال جوانی بێمیسان جوانی بێمیسان ئەی گوێزەلیلی چاوم بەرێ تۆ پەنابم دەنگێ لە یاری دوورەوە چی بکەم لە زین و بەم چی بکەم لە زین و بەم ئەی گوێزەلیلی چاوم بەرێ تۆ پەنابم دەنگێ لە یاری دوورەوە چی بکەم لە زیل و بەم چی بکەم لە زیل و بەم باوێ خەندەی پڕێهەنگ بێ نەغمە و نازی شۆخ و شەنگ بێ زڕەی بازم بێ ڕوە و لای من بێ زڕەی بازم بێ ڕوە و لای من بێ هەڕەی هەیاسەکەی ورشەی کراسەکەی ورشەی کراسەکەی ئەی لامی ساگەرێکی نەبوو دەنگ و ڕەنگ بوو وەک شێت بە عەقڵی خامەوە خۆم خستە بەختی تۆ خۆم خستە بەختی تۆ
بەخشن بە عەقڵی خامەوە خۆم خستە بەختی تۆ خۆم خستە بەختی تۆ وا تەماسی لەشی نەروی وا لەزەتی کۆشی گەرمی وا تەماسی لەشی نەروی وا لەزەتی کۆشی گەرمی کوا من چی پرچن لیمۆی باخیسن کوا من چی پرچن لیمۆی باخیسن و ماچی لێویە جرعی ئەبادی خەیاڵ جرعی ئەبادی خەیاڵ زۆر سپاس دەستان خۆش زۆر بێت. زۆر جوان بەدڵتان بوو هەر زۆر زۆر تایبەت بوو. یەکێ لەو گۆرانیانەیە کە یەک دنیا یادگاری لە لای خەڵک دروست کۆن کردووە نابێت بێگومان ئەوی چێکە لە ئەتوانم بڵێم شاکارە جوانەکانی سلێمانی بەڕاستی جا شاکار سلێمانی تەمەن زۆر شاکارمان زۆرە گۆرانی چاکمان هەیە ئێمە بەس یعنی ئەتوانم بڵێم پێویستی بە زیینوکردنەوە هەیە ینی بەڕاستی و نیە جارێکی کە ئاڵپرژێنێکی بکەیت گۆران شعرەکەی بۆ بنووسێت و جێ مامەسا هەمەی نێرگس بەڵێ بەڵێ من شعری هینە شعری دڵشان مەریوانی مامەسا هەمەی نێرگس ئەم بەم دەنگە جوانە بڵێ بیشرێت هەر بێگومان زۆر تایبەتێ بە یەگومان زۆر سپاس بۆ بەڕێزت جا ئەگەڕێنەوە لای جەنابەت لای بەرهەمە جوانەکان کە پێشکەشمانی ئەەکەی با بڕۆینە لای ئەم گروپە جوانە ئەمانیش لە ئەو ناوبڕای وچانەیە کە لەگەڵ ئێوە وەرمانگرد یەکێ لە هاوکاران لە بەیانیەوە هەر بە کاکداستان و ئەوان ئەڵێ تاسەم لێت نشکاوە هی مامۆستا نەجمەدینی غەڵامی هەچەر یەکێ لەو جوانانە بەڕاستی ئەم گۆرانیە زۆر بە حەزەوە داوای کرد زۆر بێدڵی مەکەن چونکە پێم وابێ نەک تەنیا ئەمە قسەی کاگڕێناسا داواکاری لانە زۆرگ لە ئێمە و بینەرانیشمان بێت کە ئەم بەرهەمە جوانشمان وەکو پارچە مۆسیقای پێشکەش بکەن. ئەوش ئەوێت تاسەی لەو مۆسیقای جوانە بشکەم تاسەی بشکێ
پەنجەتان خۆش دەستان زۆر خۆش زۆر بێت. سپاس سپاس کاک بڕێ. ڕێناسەوە بێدڵی توێشیان نەکرد جاوا بگەڕێنە لای گەڕێنەوە ڕێزت. مامۆستاکەوە. جان فەرموو. لەو کەشەدامان مەبڕە لە نازانم خۆمان داوای بەرهەمێ بکەین یان بەڕێزت خۆش شتێکمان پێشکەشەکەی وەڵایی من داوای شتێ بکەم گۆرانی فەرموو لە خزمەت مامۆستاکەوە هونەرمەند ناسڕی یەک ڕەزازیش لیستی ئامادە کردووە جا لەگەڵ کارداستان باسییانە گوت مەمە مامۆستاکەوەی فەقیرە بێت تەلەفۆن کا بۆ ماڵە بڵێ ئێوارە دێمەوە فریا ئەو لیستی ڕەوەند بکەوێت ئەمەنی هونەرمەند ئامادە ناسڕی ڕەزازی کردووە شەمسووتە بەسەر چاوت گەشت شمس أي ريان أي ريان شمس شمس بلبل فروان نستن ويل من تفرد تفرد بدور من هر لا يمودك يا ظالم الوداع كي لدلب ديتني شستانكم الوداع كي لدلب ديتني شستانكم تعصباري خاشي كردستانكم تعصباري خاشي كردستانكم دەنگت نەرسێ دەنگن دەرزی دەستان خۆش بێت هاوڕێیان سپاس شڵڵا مامۆستا ناسری ڕەزازی هەر بمێنێت ئەو دەنگە خۆشەی هەر بمێنێت سپاس بۆ ئەمڕۆمان دەکەین خۆش بێت جا یەک لیستی ئامادە کردووە قۆپی بە منیش ئەیە باشە خوا ماڵی ئاوانکە ئەڵێ تۆش ئەمە بڵێ قسەی بڵێ خۆی بە من خەریکەیەکە مامۆستاکاوە بۆ ئەوەی ئەو دەنگە بمێنێت تەبعەن ئەزانین مرۆڤ کە ئیتر ئەڕواتەمەند لەگەڵی هەندێک گۆڕانکاری بەسەر جستەیە دێت دەنگیش بێگومان یەکێک لەوانەیە دەنگەژەکانیش ئەبێ چۆن خزمەتی دەنگ بکرێت بۆی کە ئەم دەنگەژانە ئەم دەنگە هەر بە پاکی بمێنێتەوە وەڵا ئەوەی ڕاستی بێت جارێ وەرزش ئەوە گرنگتیشتە ئەوەی کەوتت بەیانی هەڵاسی بەڵێ جا ئاوی سارد ئەمانە باش نییە شتی بڵین تیژی تون ئەمانە بەڕاستی حەزیش لێنە بۆ یان لەبەر دەنگەکە دەستبەرداری بووی گیان حەزت بۆنە لە تیژی لە ترشی لەمانە نییە یان لەبەر دەنگەکە دەستبەرداریان بووی وەڵای منەگەر این بێت زیاتر مێ بڵێن محافظەی دەنگی خۆم بکەم مەڵم ساهە بەر و تەمەنی شەڕا با هیچ دەبێ هەر دەنگەکە با هەرەوە نییە یەخوا دەنگار خۆش مێنێتەوە یەکی لە هاوکارانی ئێمە ڕەوەند کاک هەردی
هەردی عوسمان عەلی و دەنگە خۆشەی ئەویش هەر بمێنە یەخوا باسی ئەکرێت ئێمە لەبەر دەنگمان نابێ بۆ نمونە سوێری بخۆین چەڕەسات و ئەمانە ئەوی لە ماڵی ئێمەیە بەڵێ ئەو چەڕەسات هەیە خەریکە بۆ نمونە هەنێک جار دڵم سوێ ئەبێتەوە بۆی بەڵام ناتوانم بخۆم چونکە بێگومان بۆ دەنگێژەکانی باش نییە باشە مامۆستا ڕاهێنانی دەنگ ڕاهێنان ئەەکەیت بە دەنگت وڵی من ئەزین چیە ئەگەر بۆ نمونە بڵێن ماڵۆ بڵێنکەم ناڵەکان لەوێ نەبن ئەرەڵا دەنگی لێوەڕم بارز وەکو بڵێ سۆڵفێش بۆ خۆمەکەم جابەجارێک حەزەکەم ئەو ژیانی دەنگم تۆزەینی کەم بڵێنەوە نیە نەمرێت تۆزێ ئینی بکەینەوەوانێ بمێنێ زۆر زۆر سپاس هەرڵە داوای گۆرانیەکان بکە لەمە جەماوەسا ئەوەی کە ئەو ئامادەی کردو ئەمدانیان بە هاو ڕای بین لەگەڵ ڕەوەندە نەمردم من ئەگەر ئەم جارە بێت مامۆستا حەسەن دەرزی حەمەساڵاتیڵە من بەدەما دەنگی مامۆستا حەسەن دەرزیش بیستۆمە نمردم من ئەگەرم جارە بێت و نەچم شەرتم هەتا ئەم خوارە بێت و بینایم کوێرم هەڵایە بەڕووی کەس موژەم بزمار بێت و لەکن تۆ خەست گوڵزارە بێ لە لای من خەرمەنی ناس وەجناس کەسی کەی تیانیێن ئەم شارە بێت و لە حەسرەقەتی سەرود چاوی نالی جۆگە بەڵکو دوو ڕووبارە بێت و دوو جۆگە بەڵکو دوو بار بێت و شارەی خەمی من مەیێنیە مەیخانە بڵێت چییە شارەی خەمی من مەیێنیە مەیخانە بڵێت چی بەو داردەوە مەیهنام گرێ پەیمانە بڵێت چی بەو داردەوە مەیهنام ئەنە بڵێ چی تاوانی منە دار بە دەر و داردی سەریم ئاخ تاوانی منە دار
خوش سری خوی هاگدی لان بلیچی مر خوش سری خوی هاگدی لان بلیچی ئەو دەنگت ناڕزێ زۆر سپاس زۆر سپاس کاک دەستا من ویستم یەک پرسیار لە بەڕێزت بکەم جیاوازی دەنگی سەر بۆ بەندیر چ جیاوازیەکان هەبێکەوە هەر مایکەکە ئازێ بکێشی شتێکی لە میوزیکا پێوترێ ڕەنگی دەنگ واتە ئەها وەکو بڵێ گونجاندنی ئامێرەکە ئەو ئامێرە لە کەڵچەرە میوزیکەکەیە باشە چیم کردووە ئەمە سێر ناکەم باشە فەقیرە ئەەکەیتە پێکەنین ڕەوەن سەیری ماوەساکاوەکە سەیری بۆ نمونە بچی پێکەنێ ئەوەنەی تۆ بزانێ ئەگەڕێنەوەلات ئەگەڕێنەوە ڕەوەن تۆ هۆکاری پێکەنینی ئەو فەقیرەی ئەگەڕێنەوەلات هاوڕیان هیچم کرد بەس سەیرم کردو گوێ ئەگرم ڕێوانی زانێ بۆ جادانێت ئێستا پێمان بڵێ فەرقەکان لە چیایە گونجاندنی ئامێری زەڕەب لەگەڵ ئامێرە سونەتیەکانایە بەڵام ئەمە بۆ نمونە ئێستا ئەم ڕیتمێکی عەرەبی بوو بۆیە وا جوانە بەم ئامێرە بژانرێ وەک لەوەی کە بەم ئامێرە بژاندرێ دەنگی ئەم چۆنە دەنگی ئەو تۆزە دەنگی پڕترە بەڵێ ئەمە زیاتر بۆ پڕکردنەوەی ئامێرە سونەتیەکان زۆر جوان بەکارێت تۆزە دەنگی زیقترە چییە ئەتوانی ترێبڵیکەی بۆ نمونە ئەتوانی دەنگەکەی گڕکەی یان سەیری ناکەم فەقیرە ڕەوەندی فەقیر دەستە خۆش بە کاجاسان کێشێکی هەیەەوە هاوڕێیانی پیانوتم تۆ کاک سروش خۆت باسیکە ئەمایکەکەی بێتێکم بە کاک سروش کە پی ئەکەنێت ئیتر هەر بەردەوام لە بیانکە هەر بەردەوام بێت بەڵێ ئەوەی باسیەوەی کە لە بەرنامەتان ڕاگرتۆ چەند جارە تۆ ماکراوەوە بەرکەکەنی قەناعەت کە لە کەناڵیش کە بووین هەر ئاوا ئیشێکمانەکە بەس باش بوو ڕاستەوە خۆ نەبوو 20 دقی ڕێک ئیستافەکە وەستای هەموو چوونە دەوتی کاکەم کوڕ پێکەینەکەی تاوا نابێت و ناشکرێت لە تەسویرات ئێمە عام وەرەگرین ناکرێت بۆ نمونە ئەمە پێ بکەنێت و لەوانە خەڵک بە شتێکی کە تێبکات هەر لە کاتی پرۆڤەشا وایە بەڵێ ڕۆڵە اینجا بەس ئەوەی مشکلەکە ئەو سێری منەکات ئێمە پێ ئەەکەنێ زۆر و ئێمە ژیانی خۆمان ناگەین کە بینی و پێەکەنێت کە سیرتانەکەن وا ئەزانی ئەمە شتێک هەیە بۆ پێکەنێنە دەی باشە بۆ ئێمەشی باس کە پایمشکەینە پێکەنێنە کاتە هیچ ئەم پێکەنیتر ئەویش خۆی بۆ کۆنتڕۆڵ ناکەم یەخوا پێکەنینانە هەمیشە لەسەر دەمەش بێت یەخوا هەر ڕووخۆش و دەم بە پێکەنین لەگەڵ کەسی ڕووکراوەیە کارکردن خۆشەوەیە مامۆستاکاوە تۆ لە دوێنەوە خەریکی پرۆڤەکردنی حاڵە چۆنە بە دەست کاک داستانەوە زوو پێکەنە خۆشن ینیوە نییە سێ خۆش و پێکەنین و کارکردنیش بۆ جوۆرە خۆشە مامۆستاوایە بێگومان ئەی بە مرومۆ چوین و خۆش نییە ناڕوە کارەکە ناڕۆ بۆ نییە ماشەڵیان لێبێ هەر چواریان کوڕی چاک و ڕێک و پێک و بە ئەدەب و ینی دایمە ڕووخۆش و ئەو ماوەی کە هاتو چۆن کردووە مامە گیان مامە کاچی دەوێتی پێویستە یعنی ئەمە خۆشە بەڕاست تەمە درێژ بوو لە شیان ساغ بێ و هیوادارم هەمیشە هەر لە برەودان و سەرکەوت نابن تەمەنی تۆش درێژ بێت ئیشەڵڵا جەنابەت لەگەڵ ئامێرژەنی ناچۆنی خۆت هیچ ئامێرەکە تاقی کردوێتەوە وەڵی من وەکو ژەنینی ئامیر نەوەڵا خۆم فێر نەکردووە بەس کاتی خۆی زوو ئیقامەگر بەس ێسا ئەوکو جاران نەماوەم ینی بە زیاتر ئەتیمام بە سەوتەکەیە و زیاتریش لەگەڵ وەرزشە یاری تۆپی ئێساش بڵێ بڵێ نانێ ئێستا نا کوان بڵین ساڵی لە هەفتاهەشتەوە لە نەوەڵا 76 دەستم کرد بە وەرزش تا 85 لە 85 کەوازم لێ نایتر خومایە هوەر بڵین زیاتر باشە کاتێستا تەنیا بینەری بڵێ کاتێکم تۆمار کرد ئەوە بڵین زۆر بڵاو بوانە خۆشبەختانە ڕەواجێکی باشی هەبوو لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک و ئەو کاتە برادێکە بوو ناوی کاغەری بوو غەریبی تەنەکە چیان پێوت کابراایکی بەتەمەنێ بوو ئێستا بڵین نەماوە لە حیاتا نەماوە بۆی تۆمار کردین شتێکی باش بوو یانی بەڕاستی دەنگانەوەیکی باش بوو
جاو کاتە و گۆرانانە دەم کوڵدەم بێ نەبوو ئەوە هەر بڵین هەر تابعی سلێمانی بوو ینی و چۆن بڵێ ئەمەم گۆرانێ تابعی سلێمانیە پایسپای شعری گۆران بوو دەم کوڵدەم بێ نانەخێ هەرگیز یەک دوو گۆرانێکی کەشە بوو لە سیلەی شێخ مەولانە ئەو کاتە بڵێ لە سلێمانی ئان و بۆنی هەڵاڵان دێ سەدای چاوکاڵان دێ ئێمە لە سیلەی شێخ مەولانە ڕێک کتومت ئەو ئاوازە بوو ئەوم تۆمار کرد بۆ ئێستا جۆمالی نەبێ سەرچە چاوت خۆش سیلەی شێخ مەولانە باخچەیە دووکانە لە سیلەی شێخ مەولانە باخچەیە دووکانە یارم ئارامی دگانە ئەم شەولا میوانە شەدەشێل بۆ جوات کرد چاو بەکرد بۆ جوات کرد چێت کردووە بەیار حەیات مەیلی ئەمنت سایە کرد ئەمنت ڕەج بە خەسەب کورد دەنگە هەر خۆش بێت دەنگت خۆش بێت جافەکەت پێویستنیە چیت لە ئەوانە بابا بەردەوام مامۆستا شارەزایەکی باشت لە مەقاماتە هەیە بڵێ تا چەند گرنگە هونەرمەندان شارەزایان لە مەقاماتە هەبێ وەڵا بێگومان ینی بەڕێی من هەموو گۆرانی بێژێک ئەبێ شارەزای مەقامات ینی کە شارەزای مەقامات نبێت ینی لای من گوناحەکە گۆرانیش بڵێ تۆ ینی شارەزایەکە هەبێ بۆ خودت باشترێکە ئەی تۆ کە مەقامێک ئەخوێنی کە تۆ شارەزای مەقامەکە بی ئەتوانی چۆن ئەو مەقامە بیلیت چۆن ینی بڵێ لای خۆت جوان ئەو نییە بڵێ هەڵی سەنگێنی ئەوەی کە بتەوێت چۆن ینی بڵێ یاری پیەکی ئاوا بەو شێوەیە ئەتوانی بڵین مسەیتەری ئەگە شارەزاوی شتێکی باشە زۆر باشە ئەم مەقامات بە هەموو جۆرەکانیەوە وەڵایی بەیاد شارەزام نەهاون مەقامی ڕاست مەقامی سەفەر سەبا هەڵاویسی ئیتر زۆر لە ئەو مەقامەتانە مەقامی شور ئێستا بۆ نمونە من لەگە برادێک لای گەڕێکیەمەیە دەنگی خراپ نییە کە باڵنگەیە بانیان یعنی بڵین مەسەن بۆ نمونە مەقامی هینەڵێت مەقامی هەمایۆن وتم کاکەتەوە مەقامی هەمان تەبەقەی بەرزە تۆی ژوی داینێ بۆ عەسرانێ بۆ شێوانێ بەپێی کاتەکانی بانک بەیانیان و نیوەڕوان بەپێی کاتەکانی تریش مەقاماتەکان فەرقەکات جیاوازی هەیە ئێستا مەقامی بەیانیان یعنی بەڕێی من سەبا باشە سەبا هەر لاوانەوەیشی تایە جا بڵێن کاتی سبێت ینی سبێدەیە ونی تر ئاوای تر وردەوردەی ئەو کاتانە باشە مەسەن نیوەڕوان مەسەن بەیات مەسەن شێوان بڵین حیجاز یا حیجاز جۆرێک بێت ئارامبوونەوەی تیابێت بڵێ بڵێ ئێستا عەسران بڵین کۆکەرەوەیەکە بینی نیوەڕۆ و مەغریب لە عەسرا کۆکەرەوەیە یعنی شتێک بێت مڕیح بێ مەسەن دڵخۆشکەر بێت ئەوێ بڵێ چالاکیەک بێ بۆ جسمی ئینسان ئەمە خۆشە ینی ئەمە شارەزایی بەداخەوە هەڵەیەک هەیە زۆرینەی کات هەموو کاتەکانی بانک وەکو یەک لەسەر یەک مەقام بڵێ بانک ئەخوێنرێت وە بەس نابێ من بەڕێی من ئەوە نابێتە بێ ینی خۆی هەبێت کات و هینی خۆی هەوێت کاتە گوێمان لە بەرهەمێکی مەقامی بەڕێزت ئەبێ بەڵام با ئێستا وچانێک بین لەگەڵ بینەرانمان جا ئەگەڕێنەوە لای بەڕێزت لە ئێستای وچانێک کورد با بێکەوە بێڵکەی
يا نواو هزدكم ظلم امرو شقاومي مولوي يا نشقاومي مولوي أمشوا وسعوا يشين خولة شاوني من كبير آخ دشمة سليماني ويجمل ديارة هيها ورنم دشمة سليماني ويجمل ديارة هيها ورنم ما بردي ويجا غملات غمارة هيها ورنم أخنما نما جنجوانا بوجي خمانا باب برمنما ما يجي أنا باب برمنما شول سليماني وي وداروا اي وي وينما شول سليماني وي وداروا اي هاورنما سرخو دشكيني علي روا اي هاورنما نما
زۆر سپاس زۆر جوان بوو دەستان خۆش پەنجەتان خۆش بێ دەست خۆش مامۆستا گیان دەست خۆش بێت جوان بوو جۆرێکی مەقام بوو ئەمە بەیاتی پێڵێن بەیات هەر لەو کەشە دامان نەبڕیت و شتێکی تر داوا بکەین وەڵایی تر بەدڵی خۆتە مەقامی ڕاستمان هەیە ترەگەر من شتێ داوەکەم بەدڵی خۆت بەدڵی بێشتا شتی داوا نەکردووە قەلبی من بەسەر چاو خۆش خۆش بێ کاتمان زۆر کەم ماوە ڕاستی ئەمەوێ ئەمە بەمایانی ئێکوتین باش ئەم مەقامی ڕاستە شعرەکە شعری سامی عەوداڵە وەکو دەنگەکەش دەنگی مامۆستا تایرتەفیقی نەمرە کە ساڵی پێم وایە لە پەنجاکانە ئەم مەقامە وتراوە ئەو کاتە بڵین بۆ هەستی نەتەوایەتی ئەو کاتە بڵینەوە مەقامی وتووە میش بە خۆشحاڵیەوە پێشکەشتان یەکەم زۆر خۆشحاڵم خۆش بێت أيار 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 أيدار قلبي من قرشش للعون بيتون وتتيبكن عقري دشمن بيتجان وكشرا من في بكن شقشقي كان بوشتو يسكن يكبا يا خويتي بكن بيتريز من بيما ميدان حكم عزاد دوين قرنا صوتين برجم شون هجارم سركوين قربانم اي باي شاي قربانم اي باي شاي خوبي لا شاء ومناك دل مجنونا ليل
سەیەتی دەنگەنەرسێ زۆر سپاس زۆر بۆ تۆ سپاس دەستێ خۆش بێت دەنگت هەر خۆش هاوڕێن بێت. دەستی ئەوش خۆش بێت سپاس بۆ ئێوە سپاس بۆ ماندووبوونتان دەستان خۆش بێت بەڕاستی کەشی بەرنامەکەتان زۆر زۆر جوانتر کەرە بڕۆ بە دەستان دەست و خۆش بێت پەنجەی ئەمان بە دەنگە خۆشەکەی بە دەنگە خۆشەکەی مامۆستاکاوە. یخوا هەر بمێنن. دەستخۆشی لە جەنابتانەکەم و سەحەرخان و کاکڕەوەن سپاس هەر بۆ تەمەند درێژ بەڕێزت. بوون سپاس بۆ لەشتان تۆ ساغ مامۆستا. ڕاستی ئەمڕۆ زۆر ماڵی ماندوومان هەمووانە کردی. نانە بە پێچوانەوانێ من زۆر خۆشحاڵ بووم من ئەمە یەکەم جاریشم نییە چەنەهاجا بەرنامە و کلی پشتم هەبووە لێرە زۆر سپاسی ئێوەی خۆشەویستەکەم و هەستەرکەوتوو لە بەرنمەیە و زۆر سپاسی ئەو برا خۆشەویستانە ئەەکەم بەڕاستی هەر چواران برازای منن ئەوەنە خۆشەویستن لای من سپاسیانەکەم بەڕاستی عەزێتیان کێشە ئەم چەند ڕۆژە زۆر هیلاک بوون بەدەستمەوە بەڕاستی سپاسیانەکە نمونیان زۆر بێ هەمووتان هیلاک بوون بەڵام واتان کە بەرنامەکە زۆر بە جوانی پێشکەش بکرێت بێگومان بینەرانشمان چێژیان وەرگرتووە پەما بە بەرهەمێک ماوە تۆ داوای پێدا مامۆستاکەوە ئامادەتان کردو لەگەڵ هاوڕێنەوە هەڵێگرین بۆ کۆتایی و بۆ کۆتایی بە بەرنامەکە هێنین ئەرێ میێڵێ و ئەرێ لێ دێلێشە زۆر سپاس دەکەین زۆر بەخێرایی ئەکەین دەنگت هەر بمێنێ بە لەشێکی ساخت سپاس بۆ ئێوەش کە ئەمڕۆ بەیانی لەگەڵمان بوون ئەم هەینیەش کۆتاییمان بە بەرنامەکەمان هێنا میوانی ماڵەکانتان بووین هیوای ڕۆژێکی ئارامتان بۆ ئەخوازین بە دوا بەرهەمی مامۆستاکاوە ماڵاوایتان لێکین بەخواتان ئەسپێرێت هەمیشە شاد و بەختەوە. أري خالي لا ما بين يا خالي لا ما بين أي هورد وبروب يا ندو وبروب أري أكجار وخالا يا يكجار وخالا أي هوري شيء شيء الكلام أرمي ولي ليجا يا نمي ولي ليجا أي هوا لبنا لي خاوي يا نلم ناري خاوي سريا يا نداو يا بعسريا أي هوا سربو شعبا أنا سربو شعبا هربو زياراتي يا نبو زياراتي أي هوا بوري كانيبا يا نبوري كانيبا أرمي وليو ديليجا يا نمي وليو ديليجا أي
ئارێ